گۆران 14 ساڵە پیشەی فرۆشتن و گواستنەوەی ئاوە لە ڕێگەی تەنکەرەوە بۆ ماڵات، بەڵام هیچ ساڵ و کاتێک لە وەرزی زستاندا هێندەکاری نەبووە، بە شێوەیەک تا درنگانێکی شەو لە ئەرکدا دەمێنێتەوە. هۆکاری ئەم زۆری خواستەی دانیشتوانی شارەزوریش دوای ئەوە دێت ماوەی 4 ڕۆژە بۆری سەرەکی شارەکە بەهۆی لافاوەوە شکاوە و تا ئێستا چارەسەر نەکراوە. لافۆ لێی داوە لەبەر ئەوەیە دووەمیش کاگەدر حکوومەتیش بەخوار چاوەڕێ حفار دووسێ ڕۆژە حفارە شاری وێنە خەریکی خاسێکە قەسەکەی وەی ناوەڵایی نەوەلا لە تەمەنی ژێرم ئەمەیەکم کردمە لە 2012 ئەو فروشمە تایسەکی حتا ئیسا شتیوان نەبوو ئەیتر بەخوا ئەوان خەریکن بەخوا چوار پێ ڕۆژە خەریک لە دوای ڕەمەزان جەژنەوە هەر خەریکی خاسێکن ئەیت بەخوا حفاری بۆ وەن ئاوەکە ماشەڵا زۆر لایەدەن هەرجێتە سەری لێداوەمانە. ژمارەی دانیشتوانی ناوەندی قەزای شارەزور زیاتر لە 80,000 کەسە و ژمارەی ماڵەکان زیاتر لە 12,000 خێزانە. بەهۆی شکان و دوولەتبوونی بۆری ئاوی خواردنەوەی شارەکەەوە لە گوندی قەرەگۆل ئاستەنگ بۆ هاوڵاتیان دروست بووە. لایەنی پەیوەندیداریش دەڵێت بە زووترین کات گرفتەکە چارەسەر دەکەین. ئەگەر لافاو نێت و کێشەمان بۆ دروست نەبێت تا ئێوارە توانین ئاوە کۆنتترۆلکەین، بەڵام لە ئەگەری بارانبارینەکە لەوانەیە نەتوانین وا بەزووی چارەسەریکن. ئەگەر کێشەمان نەبێ ئینشەڵا هەوڵین تا ڕۆژی جومعە کێشەکان هەموو یەکلای بێتەوە ئاوەکان چارەسەر بکرێت. گرفتی جدی دروست چکە 4 ڕۆژە ئاو نەگەشتە شوێنەکان وەزایدە هەندێک ماڵ هەیە لەوانەیە 7 ڕۆژە ئاوی پێ نەگەشت بێ، بەڵام ئینشەڵا هەوڵە درێکە لە حیم کراگەر 6 ڕۆژ کارمەندە بە ڕێزەکانی ئاوی شارەزوو لە هەوڵا بن بۆی قەرەبووی ئەو چەند ڕۆژە بێ ئاوی بکرێتەوە. ئاوی خواردنەوەی شارەزور لە پرۆژەی ئاوی بێستانسوورەوە دابین دەکرێت و هاوینان بە پاساوی وشکە ساڵی و زستانانیش بەهۆی شکانی بۆری یاخود تێکەڵبوونی ئاوی باراناو بە پرۆژەکە دانیشتوانی شارەکە ڕوبەڕووی بێ ئاوی دەبنەوە. هوشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارەزور. بۆری سەرەکی ئاوی بێستانسوور بۆ ناوەندی قەزای شارەزور شکاوە